خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێت لەگەڵ هاوکارانم لە کۆنتڕۆڵ و ستۆدیۆی کورسات نیوز جەژنی قوربانتان پیرۆز بێ هیواداری حەجی حاجیانمان قبول بێت و بەخۆشی و ساغ و سەلامەتی بگەڕێنەوە ناو کەسوکاریان و عیبادەتیان قبول بێ ئینشاءالله و هەروەها ئێوەش ئەو خێر و خێرات و قوربانەی کە ئەیکەن قبول بێت و بگاتە دەستی کەسانی پێویست و ئەوانەی کە نەیانتوانی و بە هەر هۆکارێک بێت ژەمە خۆراکێکی باش بۆ خۆیان دابین بکەن لە بیریشتان نەچێت ڕەچاوی بواری تەندروستەکە بکرێ و هەروەها ئەوەی کە گرینگە سیلەی ڕەحم و جێبەجێکردن و پابندبوونە بە یاساکانی هاتوچۆش و هیوادارین ئەو ڕۆژانەی کە پشووە و تێیدا جەژنە ڕۆژانێکی پڕخۆشی بێ پڕ خێر و بەرەکەت بێ پڕ ئاشتەوایی و دڵخۆشی و ئارامی بێ بۆ هەموو لایەکتان. ئێمەش تۆزە دوورەکەوینەوە لە بابەتە وشکە سیاسیەکان ئەمشەو باسی مەراسیمی حەج و بۆنە ئاینیەکانەکەین لە هەرێمی کوردستاندا. دوومیوانی زۆر تایبەتمان هەیە لە پانۆڕاما بەڕێز دکتۆر زێندی مەولود بریکاری وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان لە شار ڕانیەوە لەگەڵمانە بێت دواتر لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا جەلال خەیلانی جێگری سەرۆکێتی زانایانی ئاینی گفتوگۆ ئەکەین. بەڕێز دکتۆر جەژنت پیرۆز بێ و بەخێر بێ و سوپاس دەکەین بۆ دەرفەتە. زۆر سوپاس مامۆستا جەژنی ئێوە و تەواوی میلەتەکەمان و حاجیانی هەرێمی کوردستان و مسلمانان پیرۆز بێ کە سوکاری سەربەرزی شەهیدان پێشمەرگە تەواوی میلەتەکەمان ئینشاءالله جەژنی خێر و خۆشی و ئاشتی و سەقامگیری زیاتر ئەبێ بۆ تەواوی میلەتەکەمان ئینشاءالله. بەڕێز دکتۆر زێندی بەڕێستان وەک بریکاری وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان نەمەوێ تەفاسیلێکی ورد لەبارەی ڕێوڕسمی ئەمساڵی حاجیانی هەرێمی کوردستان چۆنی دەستی پێکرد و چەند حاجی ئێستا مەراسیمەکە جێبەجێیەکە تا چەند توانیوتانە کێشە و گرفتەکان کە هەبوو بێ چارەسەر بکەن. بەناوی خوا دیارە بێگومان ساڵانە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی و تایبەتیش بە ڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە سەرجەم ئامادەسازیەکان ئەکە بۆ ئەوەی پرۆسەی حەج تەواو سەرکەوتوبی و ئەو کێشانەی لە ساڵی پێشترش بنمونە دێتە ڕێ ئێمە دائیمەن لیژنەیەکمان هەیە دیڕاسەی ساڵانە دیڕاسەی کێشە و گیر و گرفتەکانەکەین و لایەنە باش و خراپەکانی خۆمانەکەین و هەوڵ دەدەین ساڵ بە ساڵ پرۆژەی خزمەتگوزاری یاخود پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ سەرجەم حاجیانی هەرێمی کوردستان باشتر بکەین. دیارە لە هەرێمی کوردستان 5120 کەس ئێستا لە حەجن و لەسەر چیای عەرەفەن خۆشبەختانە لەو ڕێژەی هەر هەمویان سەلامەتن تەنهاندێک حاڵەت نەبی کە نەخۆشیەک حاجیشمان نەشتەرگەری بۆ کرا خۆشبەختانە ئەویش سەلامەتە ئەویش هەر لەسەر چیای عەرەفەیە و ئێمە هەموو ئەو خزمەتگوزاریانەی پەیوەندی بە ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی لە گواستنەوە لە دابینکردنی شوێنی مانەوە و لە تەنانەت دابینکردنی خواردن و ئەو تیمە پزیشکیانەی خۆن کە تیمێکی پزیشکی 23 کەسیمان لەگەڵ سەرجەم حاجیانە لە هەموو ئەو شوێنانەی کە حاجی لێتی لە ناو شاری مەکە لە عەرەفە لە شاخی عەرەفە و هەروەها لە شاری مەدینەش بەردەوام هاوڕێتی لەگەڵ حاجیانی ئێمە ئەبن بۆ هەر حاڵەتێک کە دێتە پێش بۆ ئەوەی لەلایەنە تەندروستیەکەی سەرپەرشتی بواری تەندروستی حاجیان بکەن جگە لەوەش ئێمە لە بابەتی خواردن ئەو ساڵ تیمێکی شێفی کوردەواری خۆمان لەگەڵ حاجیان ناردووە بۆ ئەوەی زۆر جار گلەیی لە خواردن ئەکراکە ڕەنگە حاجیانی ئێمە لەگەڵ تامی خواردنی ئەوێ هەندێک جار گرفتیان بۆ دروستە و ئێستا خۆشبەختانە ئەو بابەتەشمان چارەسەر کردیا. دووەم ساڵە ئێمە شێفی خۆمان ئەبین خواردنەکان ئەوان سەرپەرشتی ئەکەن و ئەوان خۆیان لە ناو برێم لێنانی کێششتەکانن بۆ ئەوەی ئەو بابەتەش حاجیانی ئێمە کە پێشتر بابرێم زۆر جار گرفتیان بەشێکیان گرفتیان لەو دروستە بوو بابەتش چارەسەر کرا ئەوەی جێی دڵخۆشی ڕاستی هەموو حاجیانی ئێمە 5120 کەس هیچیان ئێستا لە ناو شاری مەکەنین هەمویان لەسەر شاخی عەرەفەن
ئەوەش مانای وایە هەمویان ساغ و سەلامەتن و سوپاس بۆ خوا کە یەک هیچ تا ئێستا هیچ حاجی ئێمە ئیشاءالله هەمووشیان بە سەلامەتی ئەگەڕێنەوە کەسیان وەفاتی نەکردی ئەوە جێی ڕاستی جێی دڵخۆشیە ئیشاءالله ئەو مەراسیمانەشتەوا بن و سەردەم حاجیانی ئێمە حەجیان قبول لەبی و بە سەلامەتی ئەگەڕێنەوە ناو کەسوکاریان. دکتۆر بەڕێز دکتۆر زێندینی جگە لە تیمی تەندروستی وڵاتی سعودیا لە تیمی تەندروستی هەرێمی کوردستانیش لەگەڵ حاجیانی هەرێمی کوردستان هەیە؟ بەڵێ بەڵێ مامۆستازانە ئێمە تیمێکی 23 کەسی هەموو پسپۆریەکان لە هەرێمی کوردستان هاوشانی حاجیان وەکو باسم کرد ئەوەی باسم کرد مەبەسم تیمی خۆمانە لە ناو هوتێلەکە ئەوە دوو شوێنی زۆر جیاوازیانێ هەموو پێداویستە پزیشکەکانی تێدا و ئێستاش ئەو تیمانەی ئێمە بە کاملی دا و دەرمانەوە لەسەر شاخی عەرەفە لەگەڵ حاجیانی ئێمەن تەنها بۆ ئەو حاڵەتە نەخوازراوانەی کە زۆر قورسن ئەگانە پێویستیمان بە ڕاستی نەخۆشخانەکانی سعودیە نییە بەڵام بۆ هەندێک حاڵەتی بنمونە نەشتەرگەریە حاڵەتێکی نەخوازراوی ترە ئەو حاڵەتانەی کە قورسن ئەگوازرێنەوە بۆ نەخۆشخانەکانی سعودیە ئەگەرنا ئێمە خۆمان لە ناو هوتێل نەخۆشخانەی تایبەتمان هەیە هەموو پێداویستەکانی تێدا بە کاملی دا و دەرمانەوە و جگە لەوەش ئێستا ئەو تیمە پزیشکی ئێمە لەسەر شاخی عەرەفە دیسان هەر بە داو دەرمانی زۆر زۆر تایبەت کە ساڵانە لەلایەن وەزارەتی ئەوقافەوە دابین ئەکرێ لەگەڵ حاجیانی ئێمن بۆ ئەوەی سەرپەرشتی لایەنی تەندروستی حاجیان بکەن وەکو باسم کرد کە خۆشبەختانە تا ئێستا حاجیانمان سەلامەتن. بەڵێ کاکتۆر ینی دەکرێت بڵێم ئەو پرسیارە بکەم توانراوە وەکو وڵاتێک و دەوڵەتێکی پێشکەوت و ناڵم زۆر پێشکەوت و بەڵام لانی کە وڵاتانی دەوروبەر پشتیوانی و پاڵپشتی حاجیان بکرێ و بتوانن ئەوانیش هەست بکەن کە دام و دەستگا و مؤسسەیەک لە پشتیانە بۆ ئەوەی کە بتوانن مەراسیمەکانی حەج بە دڵخۆشی و بە ینی هەست بکەن کە کەسێکی نازیان هەڵدەگرێت بە کورت و مختصری بەڕاستی یانی توانی وتانە ئەو کەشوهەوایان بۆ دروستکەن. بەڵێ بێگومان وەکو باسم کرد ئێمە وەکو لایەنی معنی کە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەوە نووسینگەی هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆوەکان کە لەگەڵ حاجیەکانی ئێمەدان ساڵانە سەرپەرشتی پرۆسەی حەج ئەەکەین و لیژنەی تایبەتمان هەیە لە گرتنی شوێن و لە وەکو باسم کرد خواردن تەندروستی تەنانەت ئێمە تیمێکی مفتی و مرشید و مفتی ئاینی کە ژمارەیان 33 کەسە لەگەڵ حاجیاندانە بۆ ئەوەی پرۆسەی حەج بە شێوازێکی زۆر کامل زۆر بە تەواوی سەرپەرشتی بکرێ ینی باوەڕ بکە مامۆستا زانە ئێمە من ڕەنگە 2 ساڵ ئەو پرۆسەی شوێن و ئەو بابەتانە خۆم لەوێ سەرپەرشتیم کردووی ئەو خزمەت گوزاریانەی لە هەرێمی کوردستان پێشکەش بە حاجیان ئەکرێت لە مەگەر لە وڵاتانی کەنداوەگانە لە هیچ شوێنێک ئەو خزمەت گوزاریانە پێشکەشی حاجی ناکرێت و ئێمە ساڵانەش وەکو باسم کرد کە پرۆسەی هەستاواوی ئێمە ڕاپرسیەک لە ناو حاجیەکانەکەین لەوەی بزانین لایەنی باش و خراپی خۆمان لە پرۆسەی حەج هەڵ ئەسەنجینین بنمونە لە شوێنی مانەوە لە خواردن لە هەموو ئەو بابەتانەی کە پەیوەندی بە لایەنی نەفسی و خزمەت گوزاری و پێشکەشکردنی خزمەت گوزاریەوەیە ڕای حاجیانی خۆمان بزانین ڕای ستاف و ڕای ئەو کۆمپانیانە بزانین کە لەگەڵ حاجیاندانە بۆ ئەوەی هەوڵ بدەین باشتری بکەین و هەرواشمان کردووە ڕاستی ساڵانە خزمەت گوزاریەکان باشترەکەین و ئەگەر بۆ نمونە خوانەخواستە ئەو ساڵ ئەگەر کێشەیە کەبی کەم و کورتیە کەبی هەوڵ دەین لە ساڵی داهاتوو ئەو کێشەیە چارەسەر بکەین لە ڕابردوو شوامان کردەوە شوای کردی ئەو خزمەت گوزاریانەی پێشکەش بە حاجیانی ئێمە ئەکرێ ڕاستیەکەی وەکو باسم کرد لە بەشێکی ئەو وڵاتانەی تر کە دەوڵەتیان بابرێم دەوڵەتی خاوەن سەروەرینە پێشکەوتون جگە لە وڵاتانی خەلیج ڕەنگە ئەوانیش ڕاستی خزمەت گوزاری خۆت ئەزانیانی بواری ئابووری وانیان چۆنە باوەڕ ناکەم وڵاتی دی بەو شێوەیە خزمەت گوزاری پێشکەش بە حاجیانی خۆی بکە. بەڵێ بەڕێز دکتۆر ینی تەمەنەکان ئەو مەسەلەن ئەو کاتی کە هەڵبژێردراون ئەو خەڵکە بە تیر و پشک بۆ چۆنچۆنی بۆ مەسەلەن ڕەنگە خەڵکێک بێت لە دەرەوەی ئەو پرۆسەیە ئاگادار نەبێت جگە لەوانەی کە لەوێن و لە ناو بابەتەکەن ینی چۆن توانیوتانە باڵانسێک ڕابگرن لە نێوان تەمەنەکان لە نێوان شار و شارۆچکەکان ینی ئەو میکانیزمە چۆنچۆنی بووە. خۆی پرۆسەی حەج هەمووی ساڵانە بە تیر و پشکە
بە پێی ڕێژە و ژمارەی دانیشتوان بۆ هەر پارێزگا و ئیدارە سربەخۆیەک ڕێژەی دیاریکراو هەیە، ینی لەسەر ڕێژەی ژمارەی دانیشتوان بۆ نمونە لە ئیدارە سربەخۆکان و لە پارێزگاکان هەر سنوورە و جوگرافیە کۆکو باسم کرد ئیداریەک ئەو ڕێژەی تایبەتی خۆی هەیە. خەڵک ساڵانە لە ڕێی فۆرمی تایبەتەوە داواکاری پێشکەش ئەکە بە ئێستا کە خۆشببختانە پرۆسەکە بە ئۆنلاینە و ئەو پرۆسەیە لە کۆتاییەکەی لە ڕێگای سەرپەرشتیکردنی بەڕێوەبەرایەتی گشتی وەزارەت و هەروەها لایەنی یاساییش لایەنی قانونی کە لە ناو بابەتەکەیە تیر و پشک بە شێوەیەکی زۆر شەفاف بۆ سەرجەم حاجیانەکرێ جگەل لە ستافی ئیداری و جگەل لە ستافی پزیشتی وەکو باسم کرد جگەل لە ستافی مرشید و بابرێ مفتی و ئەوانە کە ئەوانە بە شێوازێکی تر داواکاری پێشکێشەکەن و داواکاریەکانیان قبولەکرێنی ڕێو شوێنەکان جیاوازن ئەوەی پەیوەندی بە حاجیانەوەی هەمووی لە ڕێگای تیر و پشکەوە ئەکرێەوە ئەو تیر و پشکەش بە شێوەیەکی زۆر دادپەروەرانە بەسەر پارێزگاکان دابەش کراوە وەشتەکەش ینی شتێکی شاراوە نییە بابرێم وەکو باسم کرد ئەم کەناڵەکانی ڕاگەیاندن ساڵانە بەشدارە بن و هەمیش ڕاستیەکەی لایەنی قانونی کۆمەڵک حاکمی شارەزا لە وارەی دێن سەرپەرشتی پرۆسەکە ئەکەن بۆ ئەوەی قەدر و ئەوانە لە هیچ کەسێک نەکرێ. بەڵێ تەمەنەکان لە هەموو تەمەنێکی تێدا بەڕێز دکتۆروانە خۆی لە هەموو تەمەنێکی تێدا تەمەەن پێوەەر نەبوو بەڵام ساری پارس سعودیە بڕیارێکی دەرکرد بۆ هەندێک وڵات ئەوانەی سەروی 70 ساڵ نەیهێشتیانی ویزەی پێدەدان بە ڕێژەیەکی دیاریکراو نەبی ڕێگەی پێنەدان بۆ نمونە ساڵی پار ئێمە هەموو پرۆسەکەمان تەواو کرد بەڵام دواتر سعودیە کە بڕیاریدا سەتا هەفتی ئەوانەی تەمەنیان لە سەروی 70 ساڵە وەرگریت زارێکی تر ئێمە ڕاستی تیر و پشکمان بۆ ئەوانە کردو کە تەمەنیان لە سەروی 70 ساڵە چونکە ڕاستی نیان هێش بنمونە لە سەتا هەفت زیاتر لە ناو حاجیانی هەرێمی کوردستان و لە عێراقیش ئەوانە بن کە داخلی سعودیە ئەبن لەبەرەوە ئێمە تیر و پشکمان بۆیان کردەوە و ئەو بەپێی ئەو تیر و پشکەی سەتا هەفت هەو ساڵیش هەروە بوو سەتا هەفتی ئەوانەی لە سەروی 70 ساڵن سعودیە بۆ هەندێک وڵات نەیهێشت داخلی سعودیە بن بۆ پرۆسی حەزەکانە ئێمە لای خۆمان ڕاستی تەمەن پێوەەر نییە هەموو کەسێک ئەتوانی لە تەمەنی یاسایی یان تەمەنی شەرعی خۆی هەتاکو هەر چەند ساڵێک بی ئەتوانی داوای حەز و یاخود پرۆسەی حەز و یاخود فەریزەی حەز بکە بەڵام خۆتان ئەزانن سعودی وڵاتێکە یاسا و ڕێسای خۆی هەیە لە ساڵی پارەوە ئەو بابەتەی تهدید کردیە ینی لە سەتا حەوت بەسەرەوە نایەلی حاجیانی عێراق و هەندێک وڵاتی تر داخلی سعودیە بن. بەڵام دکتۆرەوە ئەگەر چی ڕەنگە هەندێک خەڵک ئەو قسەی پێ ناخۆش بێ بەڵام مەسەلەن تۆ لەناو ئەو ئێستا حالیەن 2 ملیۆن حاجی مەسەلەن فەریزەی حەج جێبەجێەکە مەسەلەن ڕەنگە کەسێک کە نەخۆش بێ ڕاست پێی خۆشە لە ئاخری تەمەنی بچێ کەس مردنیش بەدەست خوای گەورەیە بەڵام ینی قورس نابێ بۆ ئەو کەسەش مەسەلەن لە ڕووی نەخۆشیە و لە ڕووی تەمەنەوە ناتوانێت فەریزەکە و خۆی جێبەجێ بکە. خۆی وەکو باست کرد ینی خۆشت بابەتەکە لەبەرەوەی پەیوەندی بەلایەنە ئاینەکەی وێ هەر کەسێک لە هەر تەمەنێک بی حەزی لێ ڕاستی ئەو فەریزەیە پیرۆزە جێبەجێ بکە بەڵام تەقەیدکردن و تهدیدکردنی بابەتەکەش لەلایەنی سعودیە پەیوەندی بەوێ ئێستا بنمونە لەسەر شاخی عەرەفە ڕێژە و یاخود دەرەجەی حرارەت زۆر بەرزە ینی هەموو ئەوانەی لەوێن ینی ئەگەر وەکو خۆت باست کرد تەندروستیان تەواو نەبی تەمەنیان لە سەروبی بەرگەی ئەو بابەتە ناگرن ینی بابەتەکە لۆ ئەوەی بووە سعودیە ئەوەی ئێمە ئەومان کردبی بۆ ئەوە بووە ڕێژەی مردن لە ناو حاجیان کەم بکرێتەوە چونکە ڕاستیەکەی ئەوانەی نەخۆشن نەک هەر بابەتەکە وەکو باسم کرد گرفت بۆ تەنانەت خەڵکی تریش دروست ئەکەن لە ناو هۆتێل لە ناو شوێنەکانی تر چونکە پێویستیان بە خزمەتگوزاری تایبەتە ئەوانەی نەخۆشن یاخود تەمەنیان لە سەروێ دەبی خەڵکێکیان لە گەربی خزمەتیان بکە بەردەوام لەلایەنی پزیشکیەوە چاودێری بکرێن ئەوەش یعنی زۆرێک لە ئەرچی زیاتر دێخیتە سەر پرۆسەی حەج هەرچەندە بابەتەکە وەکو باسم کرد پەیوەندی بە ئێمەوە نیە وەکو وەزارەتی ئەوقاف پەیوەندی بە سعودیە بەڵام سعودیە بەڕەچاوکردنی ئەو ڕێژەی مردن لە ساڵانی ڕابردوو ئەو بڕیارەی داوە کە بۆ بەشێکی زۆری وڵاتان ڕێژەکەی تهدید کردیە سەتا هەفت بنمونە عێراق لە سەتا حەوت بەسەرەوە ناتوانی لە سەروی
تەمەنی 7 ساڵی بەشداری پرۆسی حەز بکە. بەڕێز دکتۆر عراق تا چەند هەماهەنگیتان هەیە لەگەڵ حکوومەتی عراقی بۆ مەسلەی پرۆسی حەج و فەریزەی حەج، ئەنی هەماهەنگی هەیە خود جیاوازە؟ نەخێر جیاواز نییە، خۆ پرۆسەکە لە وەکو دەوڵەت یەک پرۆسەیە، بەڵام لەناو یەک پرۆسەیە، چونکە بابەتەکە وەکو باسم کرد پەیوەندی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە لەگەر هەیەتی حەجی عێراقی بەردەوام لە پەیوەندیدان. بۆ نمونە کۆمەڵێک بابەت هەن هەرخۆی لایەنی بابرێم هەیەتی حەجی عێراقی سەرپەرشتیە کە ئێمە ئەو شوێنەی مانەوەمان لە مەککە و هەروەها کۆمەڵک بابەتی خواردن و کۆمەڵک بابەتی دیە ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف سەرپەرشتیەکەین، بەڵام ئێستا بۆ نمونە گرتنی هۆتێل و کۆمەڵێک بابەتی ترن لە شاری مەدینە هەیەتی حەجی عێراقی سەرپەرشتیەکە، بەڵام کە سەرپەرشتی ئەکە نوێنەری ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و وەکو بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە لەگەڵەوان لە لیژنەکان بابرێن پێکەوە بابەتەکان سەرپەرشتی ئەکەن لە بابەتی گواستنەوە بردن و هێنانی حاجیوانە لە ڕێی فڕۆکە و لە ڕێی دەواازە سنووریەکان. پەیوەندیەکە پەیوەندێکی تند و تۆڵە، چونکە پرۆسەکە لە سەرنجام هەمووی پێکەوە بابرێم حاجیانی ئێمە لە فڕۆکەکان ئەسنە سعودیە و هەروە ئەوانەی عێراقیش ئەسنەوێ، بەڵام لەوێ شوێنی مانەوەمان جیاوازە، خواردنمان جیاوازە، بەڵام وەکو هاوکاری و هەماهەنگی ڕاستی هاوکاری و هەماهەنگێکی زۆر باش هەیەوە بەردەوام لە ناو سعودیە و لێرەش لە پەیوەندیدان بۆ ئەوی پرۆسەکە بە شێوازەشی گشتی سەرپەرشتی بکرێ. بەڕێز دکتۆر بابەتێک هەبوو بەدەل حەج، ئەوە تا چەند یاسایە و لە چوارچێوەی کاروباری وەزارەتی ئەوقاف جێگەی دەبێتەوە؟ شتی وەها ڕێگەی پێدراوە لە چوارچێوەی وەزارەتی ئەوقاف خەڵکانێک هەیە مەسەلەن بڕێک پارە وەرەگرن بۆ مەسلەی ئەوەی کە حەج لە بری کەسێکی تر بکەن کە نەخۆشیان ناتوانێت بڕاتە فەریزەی حەج؟ بەخوا و بابەتە پێش حەجر ساڵانە ئەم ساڵیش بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە. ڕاستی بابەتی بەدەل حەج و ئەوانە زۆر جار ئیستیغلال ئەکری لەسەر ئەو بابەتە، لەبەرەوەی جائیز نییە، چونکە زۆر جار وەکو باسم کرد بەشە ینی بەداخەوە لەو خەڵکانێک کە ئەو لەو وارە ئیش ئەکەن ئیستیغلالی خەڵک ئەکەن لە ئەوەی بۆ لۆ بەدەستهێنانی کۆمەڵێک بابەتی مادی و ئەوانە، ئەگەرنا لۆ خۆی شتێکی شەرعیە وەکو بابەتە شەرعیەکەی، بەڵام ئەوەی ئێمە تێبینیمان کردی بابەتەکە زۆر ئیستیغلال ئەکرێەوە بەو یعنی ڕەنگە کەسێکش ئامادە نەوی نزیکە یەک مانگ لەوێ ئەو هەموو شتانە بکەوە بە مقدارێکی مالی زۆر کەمیش، ینی ئەوەی وەکو باسم کرد ئەو بابەتە ئیستیغلال ئەکرێت. لەبەرەوە ئەو بابەتە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ئەو بابەتەی ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە کە ڕاستی ئەو بابەتە ئیستیغلالی زۆری تێدا و جائیز نییە، ینی ئەو خەڵکانە ینی لە بابەتی حەج و لە بابەتی حەج کە شتێکی زۆر پیرۆزە خەڵک ئیستیغلال بکەن. لەبەرەوە ئێمە وەکو بەڕێز دکتۆر بابەتێکی دیکە بوون ناو خەڵک زۆر باسی دەکرا ساڵی پارۆ زامەوە زۆر بەربڵاو بوو مەسلەی بە قاچاق بردن یان بە قاچاق ڕۆیشتن بۆ فەریزەی حەج. ئەمە تا چەند توانی وتانە ڕێگری لەو بابەتە بکەنەوە ئەو کەسانە دەستنیشان بکەن کە بۆ نمونە کۆمپانیا بێت کەس بێ لەسەر ئاستی تاک مەسەلەن ڕێگریان لێ بکەن خەڵک تووشی ئەو حاڵەتە نەکەن و لەوێش لە سعودیەش لەلایەن پۆلیسی سعودی ڕوبەڕووی ناڕحەتی نەبنەوە. خۆی ئەو بابەتە ڕاستی بابەتێکی هەر پەیوەندی بە هەرێمی کوردستان و عێراقەوە نەبوو، هەرچەندە لە هەرێمی کوردستان ساڵی پار نەبوو، ساڵی پێشتر بوو، 2 ساڵ پێش ئێستا خەڵکێکی یەکجار زۆر بە قاچاق ینی بە ئیستیغلالکردنی کۆمەڵک لەو خەڵکانەی لەو کۆمپانیانەی کە خەڵکیان ئەبرد ئەوەشیان ڕاستی کێشەی زۆری بۆ هەرێمی کوردستان و عێراقیش دروست کردووە، کۆمەڵک خەڵک لەوێ وفاتیان کرد، کۆمەڵە خەڵک ینی زەرەری زۆریان کرد بەوێ ئەوەی پرۆسی حەج بکەن. ئێمە کە باسی حەج ئەەکەین باسی قانون و یاساکانی وڵاتێکی تر ئەەکەین، لەبەرەوە ینی حەج بە شێوەی قاچاق و ئەوانە ڕاستیش ینی شتێکە دژی یاساکانی ئەو وڵاتەیە. لەبەرەوە خۆشبەختانە دوای ئەوە لە لیژنەیەک دانرا لە وەزارەتی ئەوقاف و بە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کۆمەڵک لەو کۆمپانیانێک کە ئیستیغلالی خەڵکیان کردبوو سزادران و
لە ڕێگای ئەو سزادانەوە ڕاستیەکەی سزاکە بەشێکی یاسایی بوو بەشێکی دوورخستنەوەی بەشێک کۆمپانیا بوو لە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ئەوە وای کرد ساڵی پار و ئەو سارش ئەو ڕێژەیە زۆر کەم بیتەوە تا ڕادەیەک ئەتوانم بڵێمیان ئەنی زۆر ئەگەر بەدەگمە نەگانە ئەو بابەتە بوونی نەماوە چونکە ڕاستیەکەی حەجی قاچاق ژیانی خەڵکەکە دێخیتە مەترسی ڕوبەڕوو یاسای وڵاتێکی تر ئەبیتەوە خەڵکی واشە بوو باوەڕ بکە ڕەنگە لە سەروی 1 دەفتەر دۆلاری سرف کردی بەبێ ئەوەی پرۆسەی حەج بکە لەبەرەوە حەج خۆتان ئەزانیانی پرۆسەیەکە دەبی لە ڕێگای یاساییەوە بکرێ وەلایەنە دینیەکەش ئەوە مامۆستاش هەزوری هەیە لۆ ئەوانەیە کە ئەتوانن تۆ بەکرێت داوای حەز بکەی بەڵام کە ناوت لە قورئە دەرنەچی کە ڕێگریەکی یاسایی و قانونی هەبی ڕاستیەکەی ئەوە ئەرکە ئاینەکە ناکەویتە سەرەت و یعنی خۆت داوات کردووە بەڵام ڕەنگە ڕێگری یاساییەکە ڕەنگە ناوت لە قورئە دەرنەچووبی لەبەرەوە ئێستا بۆ نمونە 1,600,000 حاجی لە سعودیە بەڵام ئەگەر یعنی بەو شێوازە بەردەوام با سعودیەش کۆمەڵێک ڕێسا و شتی تازەی دەرکرد زۆر تند بەرامبەر ئەوانەی کە خەڵک بە قاچاق دین نەحەز ئەوە شوای کرد ڕێژەکە زۆر کەم بیتەوە یعنی تا ڕادەیەکی زۆر یعنی ڕەنگە دەگمەن بی ئێستا ئەگەر برێم کەسێک بە قاچاق حەجی VIP هەم لە لای خۆمان ئەوە ڕێگە پێدراوە هەیە لە چوارچێوەی یاسای وڵاتی سعودیە واللهی ئێمە وەک وەزارەتی ئەوقاف شتێکمان نییە بە ناوی حەجی VIP ڕاستی بەڵام ساڵانە کۆنسولیەی سعودیە لە وڵاتان جۆرێک لە ڤیزەی مجاملەی هەیە ئەو ڤیزەی مجاملە ئەدرێتە کۆمەڵک لایەنی دیاریکراو بۆ نمونە کەسایەتیە بۆ نمونە لایەنی ئیداریە وەزارەتێکە بەدەر لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەوەیان ینی ڕاستیەکەی زۆرجار سعودیە خۆی سەرپەرشتیەکە ئەوشیان لە ڕێگای وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی نییە ئێمە بە هیچ شێوەیەک حەجی ئێمە هەموو یەکە هەموو یەک نرخە حەجی VIPمان نییە وەکۆی برێم شتێکی تایبەت بی وە لە ڕێگای برێم نرخێکی دیاریکراوی هەمویان یەکە یەک حەزە لەوێش هەمویان لە ناو یەک هۆتێل ئەمینەوە یەک خواردنی شەخۆن ڕاستی شتێکمان نییە بە ناوی حەجی VIP بەڵێ دیارترین ئەو کێشە و گرفتانەی ساڵانە لە مەسلەی جێبەجێکردنی ئەو مەراسیمە ئەو تا بەڕێکردنیان بۆی فەریزەی حەج ئەنجامدەن بەڕێز دکتۆر کە ڕوبەڕی وەزارەتی ئەوقاف دەبێتەوە چییە لای ئێوە کە ئاستەنگتان بۆ دروستەکە ڕەنگە بەشێکی ڕاستی تۆ خۆت ئەزانە ینی ئەو خەڵکەی کە ئەسی بە زۆری بە فڕۆکە ئەچیتە سعودیەوە لەوێ ڕەنگە بابەتەکە پەیوەندی بە کللتورێکی ترەوەبی بێ کۆمەڵێک یاسای دیەوەبی ینی حتا وەکو باسم کرد بابەتی خواردنە بابەتی کۆمەڵێک ینی لە هوتێل تۆ ئەمینیەوە بۆ نمونە هەر هۆتێلێک ڕێژەی مەسعەدەکانی دیاری کراوە یاخود کە ئەو شوێنەی کەنانی لێ ئەهۆی دیاری کراوە بەنمونە ئێستا ناکرێت 5,100 کەس هەمووی لێک کاتدانانە بخۆ یاخود هەمووی لێک کاتدە سواری مەسعەدەکەی بەسەرکەوی بەشێکی خەڵکی ئێمە ڕاستیەکەی ئەکسەریەتەکەیان ماشەڵای خەڵکەکی زۆر باش زۆر ینی ڕێنمایەکان جێبەجێ ئەکەن و من هەر لێرەشەوە ینی ئەمە شتێک برێن باوەڕ بکە وەکو باسم کرد من خۆم 2 ساڵ لەوێ ویمە بۆ کۆمەڵەکەوانە هەموو ئەو هوتێل و ئەو کۆمپانیانەی بابرێم ئیعاشەی خواردن و ئەوانە کە باسی ئەوەتە کرد ئەم وەفدی هەرێمی کوردستانی ئەناوێ ئەوە بکەن ڕاست زۆر بەگەرمی پێشوازیانە کرد حاجی ئێمە زۆر ملتەزیمەوە حاجی ئێمە وڵاتی وا هەیە لە هەر هوتێلێک ساڵانە کە ئەستە دەرەوە هوتێلەکەی ینی زۆر کاولکاری لە هوتێلەکەی بەجێدێری یان حتا لە بابەتی دیش بەڵام حاجی ئێمە زۆر ملتەزیمە لەوەیان ڕاستی ئەویان جێگەیشان ناجێ بەڵام زۆر جار لە هەندێک بابەت بێ حوسەڵەن یعنی پێیان وا وەکو باسم کردەبێ هەمویان پێکەوە مەسەد بەسەرکەون یاخۆت هەمویان پێکەوە دانیشن 5,000 کەس خۆت ئەزانی ینی ئەو ڕێژەیە گەلک زۆرە ینی سەرپەرشتیکردنی ڕاستی ئاسان نییە بەڵام هەوڵماندا لە ڕێخستنەکی گونجاو لە ڕێگای ئەو فەرمانبەرانەی خۆن کە لەوێ سەرپەرشتی بابەتەکە ئەکەن و لە ڕێگای بابەتی تەندروستی دکتۆرەکە تێمی تەندروستی و هەروەها ئەو مامۆستا ئاینیانەی کڕاستیش لەگەر کۆمپانیاکان لەگەڵ پرۆسەی حەجن کە وەکو مرشید وەکو مفتی سەرپەرشتی پرۆسەی حەجەکەن ئەوانی زۆر هاوکارن لۆ ئەوەی ئەگەر خوانە خواستە هەر گرفتێک هەر کێشەیەک هاتە پێش لەگەر تیمەکانی وەزارەتی ئەوقاف و بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە پێکەوە سەرپەرشتی بابەتەکەی بکەن ینی لە پرۆسەیەکی وا گەورە بڵێم بێ کێشە و مەشاکیل نابی بەڵام ئەو کێشانەی وەکو باسم کرد لە سەرەتاش ینی ئەو کێشانەی دائیمەن ڕوبەڕووی پرۆسەی حەجەبیت و ئێمە ساڵانە دیراسە ئەەکەین و چاکی باشتری ئەەکەینانی ئەوەش ئەگەر دیقەت دەی ساڵانە ینی ڕەنگە 5-6 ساڵ پێش ئێستا
گلەی زۆر هەبوو ئێستا بەرەبەرە ئیشمان لەسەر کرد یعنی ئێستا وای لێ هاتووە یاری گلەیەکان ئەگەر هەشبی زۆر زۆر کەمە چونکە بە خۆشتەزانی ینی من باسم کرد ینی تۆ ئەو هەموو خەڵکە ڕەنگە هەندێک خەڵکی بە تەمەنی تێدابی لە بیئەیەکەوە ئەی بێ بیئەکی ڕاستە بیئەیەکی زۆر ئاینیەوە هەموو خەڵک حەزی لێ بەڵام هەندێک خەڵک لە ماڵ و منداڵیان دوور ئەکەویتەوە لە وڵاتی خۆیان دوور ئەکەویتەوە یانیەوە تاسیراتی نەفسی لەسەر کەسەکە دروستە کە زۆر جار ئەو ئەبیتە هۆکارێک لە ئەوەی هەندێک وردە کێشەک گرفت ئەوانە دروست بن بەڵام بە شێوەیەکی گشتی ڕاستی حاجیانی ئێمە زۆر ملتەزی من زۆر پابندن دکتۆر ئەوەی پێویست بە تیمەکان پێوەکەین مەسەلەن تۆزێک عاتفیشن ینی کێشەی ئەوەشیان نییە کە لە ماڵی دوور دەکەونەوە مەسەلەن ئەرچی تیمەکان قورستر بکەن و دەبێ نازیان زیاتر هەڵبگرن مەسەلەن زۆر لە حاجەکان دەبینی مەسەلەن کە دەگەڕێنەوە طبعا گریانی دڵخۆشیە زۆر جار لە مەتاڕ و لە وێزگەی پاس و ئەوانە بەڵام لەوێ ئەو ئەرکیان قورستر نەکردو مەسەلەن بۆ تیمەکان کە بەردەوام پەیوەندی بکەن یان کەشوهەوای حەجەکە ئەوەی لەبیر بردوونەتەوە بەخوار لایەنە دینیەکەی تەسیراتی زۆرە بەڵام ئەو بابەتەی خۆشت باست کردمیش باسم کرد لایەنی عاتفی زۆر جار وەکو باسم کرد هەندێک تەسیراتی لەسەر لایەنی دەرونی کەسەکاندا ئەنێزە ئەوە ڕەنگە زاری وهەیە کێشەیان گرفتێک دروست ئەکا بەڵام بە شێوازەکی گشتی وەکو باسم کرد لایەنی خزمەتگوزاری ئێمە تیمەکانی ئێمە بەردەوام لەگەر حاجیاندانوە وەکو لایەن ئاینیەکەی مرشید و مفتی و مامۆستایانی ئاینی لەگەڵ یاندانوە کۆمپانیاکانیش ڕاستیەوانی شاوکارن لە ئەوەی ئەو حاڵەتانە کە دێنە پێش ڕاستی قسەیان بۆ ئەکەن بەردەوام لەگەڵ یانن یان ئەوانە هەیە لە ناو حاجەکانی ئێمە بەڵام وەکو باسم کرد نەبووتە دیاردەیەک یان کێشەیەک لە تاکیدکە لێرە کە مانگەک دوور ئەکەویتەوە گرفت درست بەڵ عفو بەڕێز دکتۆر زێندین مەسەلەن پەرلەمانتارانی عێراق لەماوەی ڕابردوو زۆر باس کرا کە بەشێکی زۆریان ناویان بۆ حەز دەرچووە لە هەرێمی کوردستان هیچ جیاکاریەکەی بۆ پەرلەمانتارانی کوردستانیان مەسەلەن چۆن دەڵێ استثنایەکیان بۆ بکرێت لە هەرێمی کوردستان نەخێر ڕاستیەکە ئێمە هیچ ئیسنامان بۆ هیچ کەسێک نەکردووە ساڵانە پێش ئێستا بابرێم ئەو زۆر جار لەگەر ئەو لیژنانەی خۆن ئەوانەی هوتێل و بابرێم گواستنەوە ئەوانە کە ئەچوون لە سعودی ئەو بابەتیانەگرت نوێنەری لیژنەی ئەو قاف و کاروباری ئاینیان لەگەڵ بوو لەو بەڵحاسر متابعکردنی لایەنی ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکێشەکرێ بەڵام وەکو ئیسیسنا ڕاستی ئێمە ئیسیسنامان بۆ هیچ کەسێک نەکردووە وەکو بنمونە ئەوانەی لە پەرلەمانی عێراق کە پێم وە هەر یەک ساڵانە جاری وا هەیە دوو کەسیان یەک کەسی هەیە ئەتوانی خۆی یان کەسێک لە زیاتی خۆی بنێری بەڵام لای ئێمە ئەو ئیسیسنا نەکراوە لە هەرێمی کوردستان. بەڕێز دکتۆر زێندین مەولود بریکاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆ دەرفەتەکە لە شاری ڕانیەوە لەگەڵمەوە دوبارە جەژنیشت پیرۆز بێ. هەڵبەتە تەوەرەکەمان هەرە و تەوەرەیە ئەمە پێشوازیکردن لە جەژنی قوربان و هەروەها ئەو مەراسیمە کۆمەڵایەتی و ئاینیانەی کە لە بەیانیەوە جێبەجێ ئەکرێن لەبارەی قوربانیکردن لەبارەی سەردانیکردنی خەڵک بۆ لای یەکتری لەگەڵ بەڕێز مامۆستا مەلا جەلال خەیلانی جێگری سەرۆکێشێتی زانایانی ئاینی گفتوگۆ دەکەین بەڕێزیان لە شاری هەولێر لەگەڵمانە مامۆستا گیان سڵاو لێ بێم کاتت باش دەژت پیرۆز بێ هیوادارم خوای گەورە مەفەق و سەلامەتت کە ئینشاءڵڵا سەرەتاکەی دەتوانی جەژنە پیرۆزانەی خۆت و پێشەوەی پرسیار و بچینە ناو بابەتەکان دەتوانین جەژنە پیرۆزانەی خۆت بکەیت فەرموو. زۆر سپاس بناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا من نامەوێت لە ڕێی کەناڵە بە ڕێزەکەتانەوە گەرمترین پیرۆزبایی جێژنی قوربان لە هەموو مسلمانانی جیهان بکەم بەگشتی و مسلمانانی کوردستان بە تایبەتی داواکارم لە خوای گەورە ئەم جێژنەیە جێژنی برایەتی و تەبایی و یەکڕێزی و خۆشیبی بۆ ملەتەکەمان و سەلام و احترامی تایبەتشم هەیە بۆ بەڕێستان. زۆر سپاس مامۆستا. مامۆستا بۆ دەستت پێکرد گوتت جەژنی یەکڕێزی و تەبایی بێ ئێمەی گەلی کورد هەمیشە کولتورەکەمان عادەت و تەقالیدەکەمان سەرچاوی لە ئاینی پیرۆزی ئیسلامە وەرگرتووە مەسەلەن بۆنە ئاینەکەمان دەبێتە بۆنێکی کۆمەڵایەتی هەندێک جار بۆنە کۆمەڵایەتەکانیشمان دەبنە بۆنەیەکی ئاینی تێکە بە زەحمەت لێک زیاد دەکرێنەوە چەند گرنگە ئێمە ئەوە سیاسیەکانمان لە ئاستی باڵا ئەمەوەکو
پەیامێکی یەکڕیزی وەکو دڵخۆشکردنی میلەتەکەمان جەژنانیان هەبێ بۆ میلەتەکە گەر پارەشیان بەتەواوی بۆ نادرێ و بە ڕێک و پێچی بەڵام بتوانن لە ئاشتەوای و یەکڕیزیدا جەژنانەیەکیان هەبێ. بەڵێ طبیعی جێژنە ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلام دوو جێژنەمان هەیە، جێژنەی دنیایەکان هیچ، بەڵام جێژنە دینیەکان دوێ جێژنەمان هەیە، جێژنەی مانجە ڕەمەزانە و جێژنی قوربانیش کە جێژنی حاجانی پێڵین. طبعا ئەم دوو جێژنانە هەردووچان لە دوای ماوەیەک عیبادەتی زۆر بۆ مسلمانان دێن. جێژنی ڕەمەزان لە دوای ئەوەیە تو یەک مانگ بە ڕۆژی ئەبی، جێژنی قوربان لە دوای ئەوەیە کە فەریزەی حەجێ بەجێگەینی، لە دوای ئەوە تو ئەیکەی بە جێژنە. طبعا ئاینی پیرۆزی ئیسلام تەنها لۆ شتە دینیەکان شتە جوانەکان جێژنەی داناوە، هەتا لۆ ئینتیسارات و سەرکەوتن لە تاریخی ئیسلام قەت جێژنەی بۆ دانەناوە، چونکە ئیسلام لەگەر ڕەحمەتە، لەگەر بەزەیە، لەگەر برایەتیە، لەگەر تەباییە. بەنسبەت پرسیارەکەی جەنابی شت بەڕاستی مەسەلەی جێژنە چونکە جێژنە بە چ کۆت تەواو ئەبی و بە چ ئەتوانی پێی بڵێ جێژنە، یعنی مواسەفات جێژنە چۆنە؟ جێژنە هەر ئەوە نییە خەڵک کۆ بیتەوە و نان بخواتن و برێتەیەکتر جێژنە پیرۆزبی، کۆمەڵێک مواسەفاتی تێدایە ئەوە پێگوترێ جێژنە و جێژنانە، جا بۆ تاک بیتن، بۆ حکوومەت بی، بۆ حیزب بی، بۆ هەر کەسە بیتن. وەکو پێغەمبەری ئیسلام سەلامی خوای لەسەر بیجارێک بە ئیمامی عەلی فەرمی لە کاتی جێژنەیە بگوتە ئیمامی عەلی ئەلا ئەدولوکە عەلا ئەکرەمی ئەخلاقی الدنیا والآخرە. بە ئیمامی عەلی گوتی یا عەلی من شارەزاتەکەم لە شتێک کە باشترین ئەخلاقە بۆ دنیا و قیامەت لە هەموو شتێک باشترە. ئەوە تەوسیە پێغەمبەری بۆ عەلەیهی سەلام بۆ ئیمامی عەلی. چی فەرمی لە تەوسیەکەی؟ فەرمووی یەکەم جار فەرمووی ئەن تەعفو عن من ظەلەمەک، ئەتوو ئەو کەسە عەفو بکە کە غەڵەتیشی بەرامبەر بە تو کرد، یعنی کەسێک ئەگەر غەڵەتی کردیا ئەتوو لێبوردە بە عەفوی بکە، ئەوە زۆر مهمە. دوای ئەوەی فەرمووی وەتوعتی من حەرەمەک، و ئەو کەسەی تو مەحروم کردێ لە چاکە لەگەر کردن، چاکەر لەگەر ناکا، هیچ ئیشی باشت لەگەر ناکا، ئەتوو بڕۆ چاکەی لەگەر بکات، بەخشندە بە بەرامبەر بەو کەسەی. دوای ئەوەی پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ فەرمووی و ئەن تەسیل من قەتەعەک، بڕۆ لای ئەو کەسەش کە وازی لە تو هینایە، کە پەیوەندی فڕاندێ لەگەرە تو، عەلاقەی لەگەرە تو نمایە. پێغەمبەر فەرمووی ئەگەر ڕاستەوێ ئەخلاقی باش و جێژنەی باشتەوێ بڕۆ ئەوە بکە. ئەمە فەرمودەی پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بی. دوای ئەوەی خوای گەورەش بالمقابل لە قورئانی پیرۆز وا فەرمی خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين. بە پێغەمبەر عەلەیهی سەلامی خوای لەسەر بی ئەرێ یا محەممەد تو دائما عەفوت هەبی، یعنی لە خەڵکی ببوورە، ئەگەر کەسێک غەڵەتی بەرامبەر کردی تو بڕۆ عەفوی بکە. دوای ئەوەی ئەفەرمی وأمر بالعرف، دائما فەرمان بە چاکە بکە، فەرمان بە خراپە و شتیکاری خراپ نەکەن. سێمین ئەفەرمی وأعرض عن الجاهلين، پشتیش بکە ئەو کەسانەی کە نەزان و نەفامن، ئەگە غەڵاتیشیان بەرامبەر بە تو کرد ئەتوو پشتیان بدێ و چاکەیان لەگەر بکە. اینجا لاوەی سوالی جەنابەت بەپێی ئەو فەرمودە پیرۆزانە گەورەترین شت لە جێژنەکان بیلئەخەس لەو جێژنەیە کە جێژنی حاجیانە، چونکە ئەم جێژنەیە بە زۆر ریوایەت گەورەترە لە جێژنی ڕەمەزان، 4 ڕۆژیشە ئەم ڕێژنەیە. گەورەترین شت ئەوێ بەڕاستی کە خەڵک خۆ بەخۆ یەکدی ببەخشی، ئەگەر لەگەر یەکتر خراپ بووە، گلەی لە یەکتر هەیە، لە یەکتر عادەست بووە، ئەبی گەردن ئازایی دروست ببی لەو جێژنەیە، و هەروەها لە ناو تێکڕای جەماوەری دەبی ئەو حاڵەتە دروست ببی. بیلئەخەس ئەوەی زۆر زۆر گرینگە و زۆر زۆر پیرۆزە و زۆر زۆر مهمە لە نێوان لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ئاشتی و تەبایی و برایەتی و گەردن ئازایی و لێبوردایی دروست ببی. ئەمە بەڕاستی پێگوتی جێژنە و جێژنەکەبی خەڵکی دڵخۆشەکە، نەک هەر بە بروسکەیەک بە بەیاننامەیەک تو جێژنە پیرۆزانە لە خەڵکی بکەی، ئەمە هیچ نییە. ئەبی تو بە عەمەل بەکردەوە بیسەلمینی لەو جێژنەیە کە بەڵێ تو ئینسانێکی بەخشندای، ئینسانێکی پیرۆزبایی لە خەڵکەکە، ئینسانێکی گەردن ئازایی ئەەکەی، ئەبی ئەو حاڵەتانەی پێوە دیار بن. بڵێ مامۆستا لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵک چەند گرینگە مەسەلەن جەنابەت باسی ئاشتەواییت کرد، باسی ئەوەت کرد کە پێویست ناکە گەر کەسە غەڵەتێکی کردو عەفوی کە بەپێی ئەو حەدیسەی کە جەنابەت باست کرد، یعنی تەوسیاتی جەنابەت، پێشنیازی جەنابەت بۆ ئەوانەی کە گوێیان لە ئێمە لەو بەرنامەیەوە کە لە سبەینی و ڕۆژانی داهاتوودا چی بکەن بۆ ئەوەی کە کەسە لەسەر پڕێک پارەیە، کورە لەسەر قسەیەکە، لەسەر قسە هێنان و برنێکە هەم بە خۆی دابچێتەوە، هەم دڵی بەرامبەرەکەشی ئاشکاتەوە، ئەو چەند گرینگە؟ بەڵێ ئەمە بەشێشی زۆر زۆر گرینگە لە جێژنە. طبیعی من حەزەکەم ئاماژە بە یەک شت بکەم. جارێ ئەوەلەن هەندێک شتەیە منکەڕ و نالەبار و ناشرینە لە جێژنەکان، هیوادارین مسلمانان ئەوەی تەرک بکەن. یەک لە حاڵەتەکانی کە زۆر ناشرینە لە جێژنەکان ئەبینی خەڵک
سەردانی قەبستانەکە، یعنی ڕۆژی جێژنە تایبەت ئەکەن بە سەردانی مردیەکانیان، ئەمە زۆر کارێکی خراپە، چونکە ڕۆژی جێژنە جێژنەیە، معنای خۆی هەیە، ڕۆژی دڵخۆشیە، ڕۆژی ئەوەیە تو پیرۆزبایی لە یەکتر بکەیت، جێژنە پیرۆزانە لە یەکتر بکەیت، نەکە تو بچێ سەقەبراو لۆ مردەکەی خۆت بگریەی، ئەمە عەکسی بەرنامەی جێژنەیە. جارێ ئەوەلەن ئەو داواکاریەم هەیە پێشتر هەموو شتێک مسلمانان ئەو دابوونەریتەی تەرککەن کە ڕۆژانی جێژن بچن سەردانی قەبرەکان قەبستان بکەن، با ڕۆژێکی تر بکەن بەڵام لە جێژننا. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمین ئەوەی زۆر زەرورە لە جێژنەکان خەڵک ئەنجامی بدا. یەکەم وەکو ئاماژەمان پێکرد، تو لەگەر کەسێک بینت ناخۆشە، سارداییتان لە بینە، علاقەتان تێکچووە بە هەر شێوێک بیتن، گەورەترین شت ئەوێ لە ڕۆژی جێژنە ئەتوو بچی سەلامی لێ بکەی و جێژنە پیرۆزەی لەگەر بکەی و لەگەری ئاشبیەوە. خاڵی سێمینیان لە جێژنە زۆر زۆر زەرورە مسلمانان بە تێکڕایی سەردانی ئەو کەسانە بکەن کە خاون شەهیدن، شەهیدیان هەیە، وارسی شەهیدن، ئەوانە سەردانیان بکەن کەیفیان بەغۆدێ، و سەردانی ئەو کەسانەی بکەیت کە موسیبەتێک، ناخۆشیەک، ناڕحەتیشیان توش بووە لە ڕۆژی جێژنە زۆر زۆر زەرورە سەردانی بکەیت. بەڵام سەردانی خاون کەسوکاری شەهیدان و سەردانی ئەو کەسانێک کە موسیبەتیان توش بووە ئەتو نەک بچی لەوێ تەعزیەکەی نوو بکەیەوە یان باسی تاریخەکەی بکەیەوە، ئەبی بچی لەو ڕۆژەی بە شێوەیەکی وا تو جێژنانیان لەگەر بکەیت کە ئەنەهو موسیبەتەکە و مردیەکە و شەهیدەکەیان هەر لەبیر ببەیەوە، دڵیان بەو شێوەیە خۆش بکەیت. بۆیە داوای ئێمە ئەوەیە، نەک داوای شخصی بیتن وەکو ئێمەی زانیان، داوای ئێمە داوای خوای گەورە و پێغەمبەری ئیسلامە سەلامی خوای لەسەر بیتن لە هەموو مسلمانان بەگشتی لە ڕۆژی جێژنە بێئەخەس ئەو جێژنی قوربانی ئەمساڵ کە زۆر زەرورە، خەڵکە کە ئەوەی گلەی لە یەکتری هەیە، ئەوەی لێک عادزە، ئەوەی لێک تووڕەیە، ئەوەی سەردان وشتی یەکتری نەکردیا، ئیسلام داوامان لێەکە، ئەوە بەرنامە ئیسلامی ڕاستەقینێ لەو جێژنەی خەڵکەکە لەگەر یەکتر ئاشتە بیتەوە، بێئەخەس لەیانە سیاسیەکان، بەڵام ئەو تەقریبەن ئەتوانم برێم ئی خەڵکی لە لای ئێمە ساهلترە، بەڵام ئیوان هەندێک زەحمەتترە ڕاستی، بەڵام هەر داوا ئەەکەین و کامە کارێکی پیرۆزە. بەڵێ مامۆستا جان، لە مەسلەی ئەوەدا کە بابەتێک هەیە ئەوکو جەنابەت نۆ جەژنەی پێڵێن، مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسێک لە دوای جەژنی ڕەمەزانەوە کۆچی دوایی کردبێ، ئەو جەژنە تەعزیەکە گەر بۆ نمونە مانگێکیش بەسەریدا تێپەڕی بێ نوێ ئەبێتەوە، خەڵک ئەچێتەوە پرسەکە جارێکی دیکەڵێن نۆ جەژنەیانە. ئەو نۆ جەژنەیە بەڕاستیانی تا چەند ئەکرێ بە چه ئاقارێکدا برێ، ڕەنگە بۆ دڵنەوایی باش بێ، کابرا ڕەنگە و جەژنە مەسەلەن دەبینێ جەژنی ڕەمەزان بێکەوە بۆ، بەڵام لە جەژنی قوربان بێکەوە نین هەست بە دڵتوندێکی زۆر دەکا، بەڵام جارێکی درپرسەکە نوێ دەبێتەوە. ڕێنمایی ئێوە چیە بۆ ئەو بابەتە؟ بڵێ ڕێنمایی کاکزانە وەکو ئاماژەمان پێکرد، تو ئەچی جێژنانێ ئەو کەسانە ئەەکەی کە موسیبەتێشان بەسەر هاتووە، عادزێشان هەیە، ئەو دابوونەریتەکە نۆژێژنا و ئەو ناوانە لێناوە، ئەو عرف و عادەت و دابوونەریتە ئەو ناوەی دروستکردە، بەگشتی پێویست ناکە هیچی ناوی لێ بنی، تو نەک هەر لە جێژنە لە غەیری جێژنەش، بەڵام بێئەخەس جێژنا خەڵک زیاتر لە جێژنە و تەعزیە خەڵک زیاتر چاوی لە خەڵکە ئەوانەی خاون موسیبەت و عادزن چاویان لەوێ خەڵک سەردانیان بکە. بۆیە زەرورە لە هەموو وەختەکان، بەڵام بێئەخەس لە جێژنەکان خەڵک سەردانی ئەو جوورە کەسانە بکە کە سەردانیان ئەکا وەکو ئاماژەمان پێکرد، قسەی خۆشیان لۆ بکە، دڵنەواییان بداتێ، پێیان بکەنینی، سوحبەتیان لەگەر بکە، ویان لێ بکە لەگەڵە خۆ، هەستیان تینی جەوریان پێ بکە لە ناو ماڵەکان، بۆ ئەوەی تۆزێک بێن و سەرخۆ ئەوانی شتێکەری ناو کۆمەڵگایەکەی بن. ئەمە زۆر زۆر زەرورە و زۆر زۆریش پێویستە بەڕاستی لە جێژنەکان بکرێ، هەم لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە زۆر پیرۆزە، هەم لە عرف و عادەت و دابوونەریتی کوردەواریش ئەو شتانە هەر پیرۆزبووینە و دەوی بە پیرۆزی بمینەوە. بەڵێ بەڕێز مامۆستا، لە سپینەوە قوربانی دەکرێت وردە وردە، ئەو قوربانیە مەسەلەن ڕێنمایی جەنابتان چییە بدرێ بە شێ؟ مەسەلەن لەو چەند ڕۆژێ ڕابردوودا قسە و باسی زۆر بە دوای خۆدایەنە، خێرخوازە کوردەکان گەیشتونە ئەفریقا، لەوێ مەسەلەن ئەو خێر و خێراتی خۆیان دابەشەکەن. ڕێنمایی ئێوە چییە کە لە ڕۆژانی داهاتوو کە قوربانی دەکرێت بەسەر شێدا دابەش بکرێ؟ بەڵێ ئەو ڕێنمایە کە ئێمە هەمانە، طبعاً ئەو ڕێنمایی من شخصی نییە، وەکو کەسێک من ئەو قسێ بکەم. ئێمە لە یەشەتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئەنجومەنێکمان هەیە، پێی ئەگوترێ ئەنجومەنی باڵای فتوا، یاموو هەموو فتوایەکانی کوردستان لەو ئەنجومەنە دەرەچێ و ئەنجومەنێکی شەرعیە و پێک هاتووە لە 12 مامۆستای چاک لە 200 تاسەری کوردستان. ئەوە لە ئەو بابەتانە ئەوان فتوا دەرەکەن و ڕەئی وانە بیتن.
طبعا ئەوەی ئەمسار ئیعلان کرا لە کەناڵەکان و لە ئەنجومەنی باڵای فتوا بە خەڵکی ڕاگەاندرا یەکەمیان ئەوەیە قوربانی طبعا لە دوای نوێژی جێژن بەیانی کە نوێژی جێژن دکرا یەکسەر وەختی قوربانی داتێ دەست پێیەکە بەڵام ئەم قوربانیە شەرتی هەموو خەڵک ڕۆژی یەکەم قوربانی بکە زۆر جاوێ ئەو ئەزمەیە دروستە بێ بە ڕۆژی یەکەم هەر هەموو خەڵکە کە پێکەوە ئیکا وەزعەکە زۆر نالەبارەبی با بە 4 ڕۆژ مەجای هەیە ڕۆژی جێژنە 3 ڕۆژیش لە جوای جێژنە کە پێی ئەگۆتری ئەیام التەشریق لە شەریعەتی ئیسلام لە هەر ڕۆژیشی بکەی قوربانیەکە زۆر تەبیعیە طبعا ئەو قوربانیەش کاکرێتن من ناچمە ناو تەفاسیلی ئەوەی چ حەویانێک بە قوربانیەتی چکەوە مامۆستایان زۆریان باس کردووە بەڵام گرنگە ئەوەیە تو کە قوربانیەکەی ئەەکەی قوربانیەکەت بەخۆ بیکەی باشە بەڕاستی ئەوە ڕێی ئەنجومەنی باڵای فتوایە تەسلیمکردنی قوربانی لۆ دەستگایەک یان لۆ ڕێکخراوەیەک یان لۆ شوێنێک لێرە نەقلی بکە بۆ دەوڵەتێکی دی بۆ وڵاتێکی دیکە بەڕاستی ئەویان پەسند نەکردێ و بە باشیش نەزاندرەیە لەبەرە کۆمەڵە هۆکار هۆکاری یەکەم ئەوەیە تو نازانی ئەو قوربانیەی تو چکەوە شتی شخصیایی خۆتە نازانی لەو ڕێکخراوە لەو دەستگایە ئەڕوا بۆ ئەفریقیا بۆ فلانجەیە ئەگا ناگات چۆنە چۆن نییە ئەمە یەکە لە گومانەکان دومینیان ئەوەیە تو لایانی تەندروستیش ینی هەتاگە بەواقعی بیری لێ بکەین و بیرە خەسەگە گۆشت و شتیوا بنێرن ینی ئەو گۆشتەی تو لێرە بۆ شوێنێک بۆ دەوڵەتێک ئەینێری یعنی لە ڕووی تەندروستیەوە نازانێ ئەوە تا چەند سەلامەتە بی سەلامەت نابی شتی لێ دروستە بیتن ئەمەش لایەک لاشی تر بە قەنەعات ئێمە وەکو زانایان لە کوردستانی ئێمە خەڵکی هەژار و کەم دەرامەتی گەلک زۆرە یعنی لەوانە نییە برێ وەڵا لێرە فەقیر نییە و ئەمن ئەینێرم بۆ وڵاتەشی دیکە وڵی ئەو فەقیرەی لە یەخۆت هەیە چکە لای ئێمە کە ئەمە شافعی مەزهبین لە کوردستان 1990 خەڵکی کوردستان شافعی مەزهبە ئیمامی شافعی دروست ناکەن نە قوربانی لێرە بنێری لە وڵاتەشی دی یعنی حتا لە شارێک بۆ شارێکی دیش بنێری نە زەکاتیش ڕێ پێ نادات و زکات لە شارێک بۆ شارێکی نەقڵکەی مادام لەو شارە مستحق هەیە پێداویست خەرشی پێویست هەیە پێویست ناکات و نەقلیکەی بۆ وڵاتێکی دی بەڕاستی ئەوە ڕێی ئەنجومەنی باڵای فتوای ئێمە لە کوردستان ئینساف بەڵێ جگەلەوە مەسەلەن دەکرێت هەر کەسە لەگەڵ ڕۆک و کۆڵانەکەی خۆی مەسەلەن ئەوە خێرتر نییە مامۆستا بۆ نمونە تو دەزانی هەژارەکە لەکوێ و مەسەلەن ئەو ماڵە ڕەنگە هەندێک کەس وەڵای مەسەلەی قوربانیەکە مامۆستا شتێکی شێ دەڵێ گەر کابرا پێویستیشی پێ نەبێ بە زۆر خۆشەکە لە دەرگا دەدەن و دەڵێن ها ئەوە بەشە قوربانیەکەی ئێمە وانە کابرا هەر دڵی پێ خۆشە جاخۆ لە ئاینی پیرۆزی ئیسلامیش دەڵە گرنگەوێت دڵیەکی خۆشکەی مەرج نییە زۆریش پێویستی پێ بێ بەڵام زۆری پێخۆشە بڵێ وڵا ئێمە بۆ قوربانی دوو ماڵین جوانە کاکدانە بۆ معلوماتی جەنابت و هەموو بینەران و مسلمانان گۆشتی قوربانی وەکو سەدەقە نییە ئێستا سەدەقە ئەڵێ بەس بدە خەڵکی هەژار بەڵام گۆشتی قوربانی ئەرێ بۆ هەژار و دەوڵەمەند دەبێ هیچ فەرقی نییە دانیەوە تەکرد وە قسەی جەنابت تو ئاتا بوو ماڵە دەوڵەمەندەشیش ببەی برێ ئەوە گۆشتی قوربانیە هەستەکات و ئەوت بەسەر کردیتەوە دڵی پێخۆشە ناوی قوربانی گوێ لێ ئەبیتن یعنی ئەوە فەرق پێ ناکات دەوڵەمەند و فەقیر ئەمە لایەنێک لایەنی دومینیش هەر کەسە لە کۆڵانی خۆی لە ماڵی خۆی قوربانی ئەکا پیرۆزە بەڵام ڕاعەت یەک بابەت بکرێ بەڕاستی بە پێ ڕێنماییەکانی وزارەتی تەندروستی چونکە حەویان کوشتنەوە و کۆڵان پیسەبی و نازانم کۆمەڵێک مزاعفات و شتی لەسەر دروستە بیتن ئەو خەڵکەی قوربانی ئەکا زەرورە ینی قەساب دینی لە ماڵەیە کوشتەوە بەخۆی دابەشەکە دەستی خۆشبووی بەڵام هەوری ئەوەی بداتن کۆڵانەکە پیسنەکە تەشویش لە منتیقەی پەیدانەکە یان سەر و پێی حەویانە کە بچی فڕە بداتە کۆڵانێک و لە پێشچاوی خەڵشی ئەو شتانە نەبی مهم ژینگەکە بە خاوینی ڕابژیرێ بیپارێزی قوربانیەکەش بەخۆت بکەی و بەخۆش بدێ هەموو خەڵکی چ فەقیر چ دەوڵەمەند وەلو لە فەقیری باشترە بەڵام بۆ دەوڵەمەندیشی احتیاجی ئەمە شتێکی پیرۆزە دەوڵەمەندیش هەر دڵی پێخۆشە کە بۆی دەچێ بەڵێ یعنی قوربانی بۆ دەوڵەمەندی شەبی جیاوازی لە بینێ دەوڵەمەندی فەقیری ناکری لە قوربانی لەسکاتی وانە لە زکات داوانە بەس بۆ هەژارە بۆ دەوڵەمەندی نابی جگەلەوەی سەرقەبرانە خێریش هەتا بەڵێ خێریش وایە تو خێڵێک بکەی بە ناوی سەدەقا حتا فەقیر هەبی نابی بدێ دەوڵەمەندەکەی بەڵام قوربانی نا فەقیریش هەبی دەوڵەمەندی شەبی هەردوو جیرانتن بەدا هەردووشیان فەرقی نییە بەڵێ مامۆستا مەسەلەن چ شتێکی تر کە لەو ساڵانە پێیا بوو بێ دیاردەیەکی نامۆیە لە ناو جەژنی قورباندا یان لە ناو جەژنەکاندا کە لە ناو چوارچێوەی شەرع و دینی پیرۆزی ئیسلامدا جێگەی نابێتەوە مەسەلەن ئەوەی ئێوە تێبینیتان کرد بێ وەڵڵاهی
ئەوەی ئێمە تەبینیمان کردێ بەڕاستی چکە ئەو ژێژنەیە ژێژنی ئیسلامە ژێژنی مسلمانانە ینی ژێژنێکی دنیایی نییە نەورۆز نییە مناسبەیەشی دنیایی نییە بڵێن خەڵکەکە حڕە بە کەیفی خۆی چ ئاکا چ ناکا پێویستە تو لەو جێژنەیە هەر شتێکەکەی مادەم بەناوی ئەو جێژنەیە ئەیکەی ئەو جێژنەیە جێژنی ئیسلامە ئەبی شتەکانت عملەکانت تەسەڕوفەکانت موافقی شریعەتی ئیسلام بی ئەوەی نامویە بەڕاستی ئەمە کە ئەیبینن ینی فترەیەکە لە جێژنەکان ئەبینی خەڵک لە ڕۆژی جێژنی قوربانەیە بەڵێ ئەوە جێژنی قوربانە و خەڵک قوربانی بکاتن و سەلاوات لێ بدا و دوعا بکاتن و نزاڵ پارانەوە لە خوای گەورە بکە ئەبینی خەڵک خۆی بڕازێنتەوە بە ئەنواعی لیباس و جلشی سەیر و سەمەرە و لەوێ بۆ ئەوێ و یعنی بە سفوری و بە ناڕێژی و بە ناتەبیعی بەڕاستی ئەوە ڕێزگرتن نیە لەو ڕۆژەی چکە ئەو ڕۆژە ئەوە جێژنی خوایە بابە ئەوە جێژنی دنیایی نییە دەبی ئەتو خوای گەورە چۆنی فەرمیە چۆن تەکلیفەکە لە ئەو بابەتانە ئەتو بەو شێوەیە ئەنجامی بدەیت تو بەڕاستی ئەگە وەکو جێژنی نەورۆز و وەکو جێژنەکانی لێ کرد مانەیە تو هیچ فەرقت نەکرد بە جێژنەشی ئیسلام و بە جێژنەشی دیکە ئەمە کاڵێکی خراپە و ئێمە ملاحەزەمان لەسەرەیە. بەڵێ بەڕێز مامۆستا مەلا جەلال خەیلانی جێگری سەرۆکێشێتی زانانی ئاینی کوردستان سوپاس بۆ ئەو بەشداری سوپاس کە لە شاری هەولێرەوە لەگەڵ مام سوپاس دەکەین بینەرانی خۆشەویستی کورسات نیوز دووبارە جەژنتان پیرۆز بێ ڕۆژێکتان شادی و خۆشی و ئارامی و سەلامەتی بێ ڕۆژانی جەژن بە خۆشی و سەلامەتی بەسەر بن خواتانەکە